بەڵێ بەڕێزان سەر لە بەیانی ئەمڕۆ لەلایەن حکوومەتی عێراقەوە بڕیارێک دەرکراوە سەبارەت بە ئەو هێزانی کە لە شاری کەرکووک لا بەزنخانەکان پێشتر جێگیر کرابوون و بڕیار وایەتی داهاتووەکەوە ئەو هێزانە جێگۆڕکیان پێ بکرێت و لە بری ئەوان یاخود لە جێی ئەوان پۆلیسی نەوتوگاز دابنرێت. من بۆ زانیاری زیاتر ڕاستەوخۆ دەچمە لای پەیامنێرمان یوسف مراد. سڵاوت لێبێ و ئەم کاتت باش یوسف. ئایا ئەمێ ئەو بپرسم کە بڕیارەکە بۆچی دەرچووە و ئایا بڕیارەکەت شوەتە بواری جێبەجێکردنەوە لە ئێستادا؟ بەڵێ ڕەنگینەم کاتتان باش دروست ئێستا من لە وێزگەی دابشکردنی بنزینی ئیسکانم کە حکومیە لە بنزیخانەی پێشتر ئۆتۆمبیلێکی سەربازی سوپای عێراقی لێبوو دیارە کشانەوەیان لەسەر بڕیاری فەرماندەی بارەگای پێشکەوتی ئۆپراسیۆناوە بەشەکانی کەرکووکە و لە دوای کشانەوەیان با بڵین بنزیخانە حکومیەکانی شاری کەرکووک ڕادستی پۆلیسی نەوت دەکرێت فەوزی کەرکووک سوپای عێراق بۆ ماوەی 3 مانگ لە ماوەکانی ڕابردوودا لە بنزیخانە حکومیەکانی شاری کەرکووک بوونیان هەبوو وەک دەوترا مەبەستی کەمکردنەوەی قەرەباڵغی بووە ڕێگریکردن بوو لە کاری نایاسایی ڕەنگین لە سنووری پارێزگای کەرکووک 22 بنزیخانەی حکومی هەیە نوێیان لە سنتەری شارن ئەوانی تر لە قەزا و ناحیەکانن هاوکات نزیکەی 72 بنزیخانەی ئاهلیش هەیە یعنی لە ماوەکانی ڕابردوودا کە قەرەباڵغی لا بنزیخانە حکومیەکانی شاری کەرکووک دروست بوو بەشێک لە شۆفێران و کارەکەیان بۆ ئەوە دەگەڕاندەوە کە نرخی بنزین لە وێزگا ئاهلیەکان بەرزەوە بووە بە جۆرێک کە نۆرمال لە ماوەکانی ڕابردوودا 450 دینار بوو بەڵام ئێستا گەشتۆتا 850 دینار وەکو باسم کرد دروست ئێستاکە من لە بنزیخانەیەکی حکومیم پێشتر لێرە ئۆتۆمبیلێکی سەربازی سوپای عێراقی لێەوە بەڵام بڕیار بە کشانەوەیان درا دوایەوە ئێستا لەوێ نەماون و چاوەڕوان دەکرێت ڕادەسی پۆلیسی نەوت بکرێت هاوکات بۆ وەرگرتنی بنزین یعنی بە نرخی 650 دینار لە چەند بنزیخانەیەکی شاری کەرکووکەیە بۆ ئاگداری شۆفێران لەوانە بنزیخانەی بەلەدیا عقبە بنافع هەروەها بنزیخانەی غەرناتەوە ئەم بنزیخانەی کە لە پشتی منەوەی بنزیخانەی ئیسکانە لەم وێزگانە نرخی بنزین بە 650 دینارەیە کە لە جۆری محەسەنە شۆفێران دەتوانن سەردانی بکەن و هەر بەپی زانیارەکان ئەو زانیارێنی کە دەستی من کەوتووە چەند لیژنەیەکی شتە بەغداوە هاتوون دیارام لیژنانە سەردانی بنزیخانە حکومیەکان دەکەن و لە جۆری بنزینەکە و هەروەها لە نرخی بنزین دەکۆڵنەوە بۆ ئەوەی کاروبارەکان زیاتر ڕێک بکەنەوە. بەڵێ سەفۆک دەزانین کە لە ماوەی ڕابردوودا کێشەیەکی زۆر هەبوو لەسەر ئەوەی کە زۆربەی بەنزیخانەکان قەرەباڵغ بوون ئەمەش نیگەرانی هاوڵاتیان لێکەوتووەوە لە ئێستادا و قەرەباڵغیە بەکوێ گەیشتەوە هاوڵاتیان چۆنن لەو ڕۆوە؟ ڕەنگین تاکو ئێستاکە ینی ئەوەی کە من نیلێم لە بەنزیخانەیە تا ڕادەیەک قەرەباڵغی بەدی دەکرێت بەڵام لەگەڵ ئەوەشدا سرەی ئۆتۆمبیلەکان دەڕوات یعنی هاوکات بۆ ئاگاداری هاوڵاتیان ئەو شۆفێرانی کە با بڵین کۆبوونی بنزینیان یاخود ڕوونتر بڵێم دەفتەری بنزینیان نیە لە ئێستادا دەتوانن لە ڕێگەی بنزیخانە حکومیەکانەوە ژمارە تەلەفۆن و ژمارەی ئۆتۆمبیلەکە بدرێت بە بنزیخانە حکومیەکان هەر یەکێک لەو بنزیخانی کە هەیە لە سنتەری شاری کەرکووک دواتر لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەوە ئاگاداریان دەکەنەوە و ئەوانەشی کە با بڵین هەر لە بنەڕەتەوە ئۆتۆمبیلەکانیان دەفتەری بنزین یاخود کۆبوونی نییە دەتوانن سەردانی منتوجاتی کەرکووک بکەن و لەوێ ڕێکارەکانیان پێدەوترێت بۆ ئەوەی کۆبوونی نوێ بۆ ئۆتۆمبیلەکانیان دەربکەن و بە نرخی 450 دینار بۆ هەر لترێک بەنزین وەربگرن لە وێزگا ئاهلیەکان. بەڵێ یوسف مراد پەیامنێرمان سپاس کە پێشهات و زانیاریەکانت لەو بارەوە پێڕاگەاندین.